سلامێ بە نەرمونیانی ئیت هەمە زەریفەوە مێڕوبە دێهات و نەروی بینەرەوە شەویستەکانمە ئارۆ ئینەمێ دێهات و نەرویەنە دێهات و نەروی تقریبان ئینا 15 کیلومتری نۆسوڵێنە ئیلاش وەزڵیەنە و نۆسوڵە ئۆلێش شەڕەکانە و لێ واریش ڕۆخانە و سیروانی و نێسانەی هەرپاسەکەم زاندێ دەگا و نەروی زەمان و جەنگ و ئێران و عێراقیەنە ئی دەگەی چۆڵە بیە و خەڵکش ڕوبە شار و پاوێ و نۆسو و ئەتراف لوێ بەڵام دماو ماوە یێرە ساڵێەوە هورگەڵەوە پێدەگاکێشە و جەبنەڕەتەوە و جاوەڵەوە دەگاکێشا دیسان سازە کردەوە ئارۆ چەنی ما بێدێ جە دەگا و نەروی هیوادارنا دڵ تاوەش بۆ و جەناوەشی و دەردووبەڵەی دوورێ بێدێ و بە دڵی وەشەوە چنی ما بێدێ کوجێ بە کوجیە و کۆڵان بە کۆڵان و یانە بەیانە و نەروی چنی ما بێدێ با بلمێ ئارۆ مێمانێ دەگا و نەرویەن مێ ئینەمێ زەمین و فوتباڵ و نەروی هەرچەندکە دەگاکی هۆرامانی بەڕاستی ئەمە سەختێنێ و زەمینی تەختشا فرەکەمە بەڵام خەڵکو و دەگا و نەروی زەمینی فوتباڵی وەشات لێ دامنۆ نەروێنە وەشکردن کە پێ جوانەکە و پێ زاوڵەکە یاگێ وەشا بۆ چاگە گەمە کرا و وەرزشکەرا نەمێ خزمەت و ئاغای نادری سەروی زەمینەیە ئەگەر باسما پێکەرەوە سڵام ئاغای نادری وعليك السلام هەستنیشکۆ براکەم شكر ما من سپاس خير بيدي وش بياخوا سرو اي زمينة فوتبالية قال باستي ما فكري عرض جناب الكريم زمينة فوتبال باهم كاريشني بخشتاري محترمي نوصولي مقدار بوجمع بيان خرج ما كردن پی جوانا كاما زمينة كشنو كيبي زمينة كهينو عمومي بيان مردمي بيان ويش دانش اهداي ويش بيان بله وقتا ایسا زاولیت الراحة چگه گمه کرا بالي متاوه بجوز ای زمین و فوتبالیه چی و که زاولی پنج مشغوله با و جوانی پنج مشغوله با دگا نرویه نه چشنه عرض جناب الكريم ها پیز جوی چنه که با همکاریشنی شورای اسلامی و بخشتاری محترم و نوصولی ما یعنی ورزشی ما وش کردن یوشا فوتبال دستیا یوشا میزو پینگ پونگ یا وش ما کردن اینا را دلی یعنی ویانه که جوانه که ما بلا بعضی کشا انجام ده دەسڵش بێ ئەخوا ئاوەختە پێ خانمەکە نۆسوڵێ خاتونەکەی نۆسوڵێ چێوە تایبەت و خاستن کە کریا بوو ئاڵێ چامەشغوڵێ بە فعلا متاواسا يعني ورزشي نريه اسفالة كرا ولا كش ما متاواسا اسفالة كرا كرمش دوي شفتو يا صحي شفتو ويرك شو باس خاتونا كرو چگەنە بزانم ئاڵێ چی ئەسفاڵە کەرا یا ئەسفاڵە مەکەرا بەڵام بەڕاستی کوڕووکناچە و دەگاکە هۆرامانیە ئەمە فەرقش نییە و پاڵ و یەکتینی ئەگە هەرمانێەوە چێوە بۆ ئەنجامژمدا ئیسەگە چێوە اختصاص بڵی و پێ هەر ڕوستەوە ئاوێت هەر ئستفاڵش چە نەکەرا شکر پێ خڵێ ئاغای نادری باس و کار و پێشۆ خەڵک و نەروی ئارۆنە پێما کردی کار و پێشە ما هەر گێڵەوە پێی قەدیمیە کامە کار و پێشەمە ئەکسەرەن دامداری بیان ئیسا الحەمدولایمە قطب و دامداری منطقه نوصولی بینمی بەڵام متاسفانە با توجه به قەت ئەساڵەیەکی که پیش ئاما دامداریەکەمە ئەسەن نابود بی چون ئای مانەوێ پێ دامەکەیمە باخەکەچمە ئەکسەریەت ئەلان وشکی بینی که یۆجێ هین و شغل و دامدارەکەمی متاسفانە ئاڵێکی مڵکەکەمە ئێساڵ دەست مادێ ئایمان نێبیێنە حقیقەتەن هەنەچەمەکەمە وشک بی دەستاوەش بە ئەگە کریۆسەر و گەمە قەڵیمیەکەوە کە بەحس ژاما گەمە قەڵیمیەوە کە نەروێنە ئۆساکریە ئیسا شاسن و شمەفرە اختزار نەکەڕ حتا وەڵتەریج چێش بیان ئی گەمێ نەروێنە عرض جناب الكريم هور براي بيان جنو بيا مختلفة بينه في ولا لبني شادي وش أجا تبي ونا جدلي ملكي بينه جا ياجي بتكتب سعي زمين ورزشية شادي أكو وش ببجوس عوردان
بجنا أوسا إمهين ما بيه مثلا جورا وبازي جا أنا بوبا واسمه بعضی سنتی که قدیم که هر پیسا کلو دقیقه که هوراماناتی ایمجی بعضی ما بینه مثلا قلقانی ما بینه ارزو با خدمتی کردن شونشینی مثلا گورا و بعضی ما بیان ای جورم بعضی ما بینه بعضی سنتی که دەسڵۆش باغێ نادیریگیان زەحمەت هەڵکەشا دەسڵۆش بێ ئەخوا سپاس بکەوێت. هەرپاسەکە شاید فرۆ جەشمە بزاندێ نەروی هەرجە کۆنەوە حتا بە ئارۆ قوت پێوە بیان پێ دامداری بەڵام بەداخەوە ئەی چنددە ساڵە بەهۆ ئانەیە کە وشک ساڵی بێن و حتا باخەکەی چاوشکێ بێنێ ئەتم مەرتعی جانەتر نەویان ئی مدەتە بیان باعث وانەیە کە حتا دامداری چی منتەقەرە بەڕاستی کەم بۆوە بەڵام چێوە کە بەڕاستی یاگێت داخێنە جوانێوە نەروی هورمێزۆ ئانە کە ماڵشن و زندگیشن و دەسڕەنشن و هەرچی چێوشن هورمێزۆ منیۆرە گەرەکشا چێگەرە گاوداریەوە بنیەوە پاڵشنە چواردانی جوانێ پەنجدانی جوانەی خەریک و هەرمانەکەی بە بەڵام وێنمێ ئەپێستا ئی گاوداریە ئیسە تقریبا ئتر حیج شو بنیە شەرە نەبوون هیچ بافرەتەر چنی کاک محەممەدی ساحوی گاوداریە قسەی کەرمێ جەزوان و وش بژنەوەمێکە بچی ئەپێسە گاوداریەکەش چۆڵ و هۆڵەن و ئەپێسە بیان بە وێرانێوە کاک محەممەد گیان سلام عليكم السلام خاستنیش کۆ براکەم بچی ئیسە ئی گاوداری تا ئەپێسە چۆڵ و هۆڵم براکەم والله ئێمە جەساڵ و هەشتا و هەفتی و دامداری ما بیان یعنی هەر گاوداری ما بیان چاوەڵیش جەدواوەڵمە هەر دامداری بێنێ ئاوەختە جەساڵ و پاری و ئاوی کەمە بیۆ منتەخۆ نەروێنێ ئێمە بە دەبێ ئاویارێمێ 20 ڕاستیگاوی ما بێنێ چەنی 20 دانە گۆرەکە کەرێنێ 40 دانێ معمولەن 1000 لیتری ئاویش ماگەرەکە بێ 1000 لیترەکە من ئەپی ماشینەیە بە تۆندەر لوێنێ نێسانە بە دەبێ ئاوی شاپیارێنێ ئاوەختە ئەگەر ئاوەکەی چم ئەسێ جەشوتەکەی گرانتر تەمامی هەراوەکەی یانە ئێمە ئەگەر لیترێ ئاوی ما ئەسێ 10هزارێ شوت دێنمە کیلو 7هزارێ فقط ئاوەکەی گرد و هەزینەکەی بەرێوێ مەجبورە بیامی حەچی گاوی ما بێنێ گردێ ماورەتێ بەرحاڵ ئیسە حرە پێسە منێن مێوە بێ ئاوی ئەسڵی کاری بێ ئاوی بی باعث دمانێ چۆتر ئێساڵ مقدارێ وارەندەگی فرەتەر بی دوای مێوە پێلا جەهادێک شاوەرزی و ئێلاوەلایەکی کارەکەی مای دامە دەمێ علە زایر ئەجۆ ڕێکش نمێ چوو ماچە ساڵۆ داوشۆ نامیشانینە ساڵۆ تۆلیدی وەلێ فقط پێ پەرواربەندی هینشان وام و چێوشان ئێمەش وێ مایسە هیچمانیا دەسەنەتر ئیدامەش دەمێوێ علە زارە پێسە منێن مێوێ والله حیفن ئیسە بەهەر ئۆرگانێەوە بۆ ئی کارە بەهەر ئۆرگانەوە وەش کریۆ بەڕاستی حیفن کۆڵی سەرمایە چێگەنە وتەن ئەگەر یۆبسۆ کاک محەممەدی بتاوە وامێوە گێر و ئێگەیە سەر و سامان بڵۆ هەنمانێوە بیەنجە بنەڕەجە ئەوە بابێوەجە دوورتەریەوە یاوێنە پەنەش و چەنە شارەزان ئەگەر پەنجدانێ جوانێ هور بێزا چێگە کارکەرا پەنجدانێ 5 نەفەرێجە کۆڵبەرەکە کەم بۆەوە دە بچی مشۆ ئەمکانات هێوە نەڵریوە پەنەش کە ئێگە دیسان ئاڵان بۆە یا ئاوێوە پسە ئاوە ڕۆخانە و سیروانی ناچە وانە تەمهیداتێ بە ئەسڵاهین بۆ کە ئی ئاوێ بێوە پێ ئستفادەی خەڵکیە کاک محەممەد ئەگەر ئەمکانات بریۆپەنە دیسان حازرنی ئێگە جەنەوە ساسکەریوە منەرە وڵا حەریسێک حازرە ناوەختە ئێمە تقریبا یەرێ خانەوادێ ئەچێ نان ماواردن گردی ماچە یانۆ لالوێن بیان ئێمە یانۆ تاتێن بیان یانەوە ئێمە هەریۆ 5 نەفەر بینێ 15 نەفرێ ئەچی گەتەی نان ماواردن حیج احتیاجی ویشمان نەبیان بە هیچ کەسی ئیسە مەجبورین مێ بلمێ کۆڵبەری و ئیلاوەلا مەتامێ ئاجی زندگی تەمین کەرمێ ئەگەر بوو بتامێ ئیدامەش دەمێ من زەمانەت کەرو حدەیەقەل 5 نەفرێ ئەچی گەتەی بیمەکەرو ئیشەڵڵا بە ئەمیڵ خوا خۆیەوە گۆرەن ئیشەڵڵا بە جۆرەوە مشکڵە کاک محەممەدی حەلە بۆ مشکڵە ئیلیچ حەلە بۆ 100% مشکڵە 10 نەفەرانتەر پاشەنە حەلەمەوە ئارزوو موافقەتی پێمەکەمێ کاک محەممەدگا ئیشەڵڵا جارێوەتر کە سەردان و ئێگەمادا ڕۆنەقلی ئێگەرە بینمێ دەسڵوەش بۆ یاخوا سپاسڵکەونە دەسڵوەش مەمنون
اینم لاد ودانه زاولا نروی گرکشان گرانی بوا چپه مسطح تایسه من ماچوم شهرمی واجده اد ماچم شو کرماشانی واج میده برنامه که ماوی مانه نو با برنامه کرماشانی جا کرماشانی ماجده و اکسه بس میواش بزاوم چیز ماجده تو معجزه آسمانی با نظم ایجاد نیه یتر هن آسم بیاوان حرکت ود لد نیه تو معجزه آسمانی با نظم ایجاد نیه یتر هن آسم بیاوان حرکت ود لد نیه تو آیمی یا پری وقشت دنیا سری دنیای که خنی لگم جست وقش بیزارم خودی نازنین یارم درد زوفهی لگم آسمان کفری درات و بانچا و بروتو انگار معجزه کی تو خورمان گستاره قشنگی شواره گشتی بود نظر تو آسمان کفری درات و بانچه و ابروتو انگار معجزه کی تو خورمان گستاره قشنگی و شواره گشتی بود نظر تو آیمی یا پری و گشت دنیا سری دنیای خنی لگد گشت و گشت بیزارم خوتی نازنین یارم درد زلفهی لگد آسمان کفری درات و بانچا و بروتون انگار معجزه کی تو خورمان گستاره قشنگی شواره گشتی بود نظر تو نرویانه کلن کوچکی و شکریانه و تمیز شکریانه ای قسمت و آلا طرف وجه کوچکا جوری و شکریان که به مصالح و چی راحت به یا کسانی که جویل چی استفاده کرده راحت با پیش افر جالب بیلی دگونه آن کار جیرانه كونو دقا نرويني اي تكيه فرفركونه نه حاجة بركشة وتهام ليسر ايجاد وتبقنو دبليك سابع اصلا چه جالب كالي تكيه نبي اي دار نرنه كماچا پاسقسي كرا خلقو نروي كا ياجيش لخانو شيخ نعمتي بينا اي نرى احتمالا بخاطرو انا كقطرج فران وجه هل اصلا نريو قديمي بيان هرسيني نركشا ليكشا تاشان ليكشا براوردن تقريبا اگه ديار بو فرق قرسي چنا ليكشا براوردن و وقت ما شاش شيخ نعمت لوان لي اي نريه چليش لي نريه نكشنه يا قدس بوش كردن تا تاوان جبلو ليش و چل رولي نريه نبيانو ريوي يك دانه خرماج واردن براستی سخت بیان چل روی تو لی نریونه بتاوی زندگی کردی به یک دانه خرما تر عقیده و باور شانه قرص و قیم بیان معتقد بیانه و مؤمن بیانه وقت تقریبا ایجاد وقتم کپلکانی نو موروز سر و ای پشتجمن نردیوی قدیمیه وش کریان تمزاون جنسش آهنا جنسش چیز بو آیت الرحیه و فرزریفش ناقه
که ویندی مدرسه و قدیمی نروی بیان هنو سال 1938 اینه کلاس و درسکه شابینه ایج یعنی معلمکه بیان پسه که ماچا معلمکشا جنوتشو عمان قوس سر برای یعنی که شو نویسیان خانه بعد وسطش مثلا یا الله کندکارین ما نویسیان خالدی رنگ هر زاله و شیطانی بس نویسه بو قرمو قال كر وش ما بيني حكاكي كودير حكاكي كج فرق قديمية جالبجنا شاگنه این مدرسه 12 نفر شاگردش بینه که ایس اکثر و شاگردکاش هر معلمینه بلان بداخل و خریکا تککرویگه ای جوریاگه مشو واقعا بعضیشان نگهداریشان چنه کری تقریبا بازسازیشان چنه کری میراسا ای جوریاگه حیفا ویرانی با ایسا ای تکه اگر ادامه پیدا کرو اپیسینه 100% دوی سالتر مرجوده حفنیا مدرسه اپیسینه قدیمی الجوال أمريكا ويلو بحر الأما بملجوال نوسكي بركلو وشبكي بليم بملجوال أيدلني وبيدي والله من وقت بيو بواني وامي ديهنا كروغولي تاكيداني شيم بملقيا والي اي بغي ميني ووي ببريق سيا نظر جوالي دايماتي ميني ما توي نسيق نظر جوالي اي زرلي شو الغزوالي دايما بيجميلو كاليجيالي عايشوني ما رانجيزالي جايا خواديرو بو بواني دايشوني كليبو تشريف خيري بواني دايهوا برديبو کاگ اکرم و دادگله جای دگا نروی دگا نروی وقتی کوچکان را بین می اکثر یعنی کان دون و شلمین و چون فصلکش آننه ورانه و وج موارو و سردی چن هیچ تاینه میلی زمسانیه نه اتر اید چاشته باو اید دگا هرمانیه نه ابو تعمومیتشن اینه دادگله فرفره تمیسنه یعنی اصلا دلول ما یعنی کشن بنیشره ایمیج دامنی تشلكري وهريني وعمامي شوي رنقة دماغ قردي وزوبر قردي بشورو يساج دونا شلمينا شعبي باسرو چاشتكو منطقة وما نقصي كلمة دقاكو هورا ماني شاين دادقول جان خاصة نشكر وشبي يا أخوة قربان مزاحمل بيه مزاني أشكر ومراحمين دي يعني كل فرفرة تميسان بنختبو إلى وهدقل دادقول سرو چاشتكو
نەروی یەکوە دانچا شتێکە جە قەدیمەوە حتا ئیسە بێنێ پێما بواچە وەڵا شەلەمینە و دوینە و تشڵێ و ئینە چاشتی قەڵیمیە بینێ گێتە مەژگێ و کێلانێ و ئینە چاشتی قەڵیمیەمانێ ئینێمە ئەژنەوێنە فقط تشڵێم نەژنەوێنە تشڵێ چێشەنە ئینۆ هەنارە دانە هەناری و سێفی و ئەپاسێ نوەیە و قەڵیمیانە منیەش سەر فرەوەشەنێ ئێمە ئۆسانیە مێسەری سەمەنیە مێسە سەمەوەرە کەمتەری سانی مەسرەفەکەرە پێزێنەمەۆنە پە تشڵە واردەی سەخۆ هەناری نییەنێ کاکەکرم تشڵێمەوەرۆ نا وەڵامەوەرەوە تشڵی هەر تشڵی مەوەرۆ تە گر چاشتێوە مۆرە دوینە وەرۆ شەلەمینە وەرە و گر چاشتێوە وەرە و فەقەڵ تشڵی مەوەرە خم چی تشڵێمەوە ماچۆ تشڵە دەمژ ڕەنگە وەشە بوو ماچۆ ئێدەمە هەنارەکەی گنێک نابێن و دڵانیم با کاکەکرم نزانە پاس ئیسە شەلەمینە شەلەمینە منێنە سەر ئەنارۆ مێمانیش مەکەرونێ بۆ دێبزان دێ وەشەنێ گولەنێ تامش وەشە وەش نییە بۆ شەلەمینە وەشەدا دەگوڵێ و یانە پاک و پوختە و دمانەیە سۆبێ گەرم و دەلاقیەوە فرەوەش و ئەیسەج دروستە یانە قەڵیمێکی نەمەنێنێجە کەمتەر منێنی بافتە قەڵیمێکی بەڵام هەر ئاسەفا و سەمیمیەتەوە و وەشیە لە یانەکان و نەروینە هەر تەنیا و بیجەستەی زەبوونم دیسان سەرواز کرد دڵی پڕهونم خیاڵانی خام هاوردم بەردم هاوارجە دەمەی هەناو سەی سەردم گێجمەڵاو دیکی دەروندا گێجمەڵاو دیکی دەروندا هۆنا هۆرشاناوش جەستەی زەبووندا من قەقنەز نەوێم هابێم وە قەقنەز یەک جاری جمشە و بەرشیم جەدەست دووکەڵ نیان کۆرە بیانێ دووکەڵ و تفان بە نەزانم وارانێ فرەوەش موارۆ نەمێ پاڵ و ئایرێەوە وەشێنە و وەراوەر و دەگا و نەروی بەڕاستی ئارۆ چی دەگەنە فرۆ چێوانێ مادی کە وەڵتەر نەزانێن مێئی دەگەی ئەمە ئاساری قەدیمیەشەنێ و ئەمە یاگەی قەدیمیەشەنێ بەڕاستی دەگەی وێنە ئیدەگا و نەرویەکە مەتاوە یۆجە قوتب و گەردشگەریەکە ئۆراماناتی بوو. خاتونە بەڕێزە دەگۆ نەروێنە کە بەڕاستی هوەرمەندەنە و کاری هوەری ئەنجام مەڵە و بافرەتە چنی وێش قسەی کەرمێ خاتونگیان حەز کەرمێ وڵ بواچینەک هەرمانەوە چشەنە هوەر نالێت چه هەرمانێوەنە وەڵام من بافتنی کرد و ئەنوا و بافتی ئەنجامەوە چکیف بوو شاڵە بۆ کڵاوە بوو پاڵتۆ بۆ پانج بۆ شنل بوو کولەن گردی ئەنجامەوە گەورەوێ چن و کولەن ئانش کە ڕەبتش بە بافتنی بۆ ئەنجامژمەوە ئاوەختە کلاسێەوە خاستە لوێنی مەسەن نەروێنە کلاسێەوە شانیە نەرە پەی هەرمانێ یاینە کە هەروڵ جەتەری قوفەزای مەجازیێنە یاگیەوە فێرەبیێنی وەڵا بافت و شاڵ و کڵاو و پاڵتو چیوینە وەڵا هەروەم هیچ کەلاسەوە نەلێنە هەدۆران ڕاهنمایی ئەلاقی فرەم بێ بە بافتنی ئەتر ئاوەختە نەلانی شوونیێرە بەڵام چی دماوە لەوانێ شوونیێرە ئەتر کولەن یانەنە هەروێم بە فەرز ئەکس و چی وینێنێ چون ئەلاقەم بێ چنێنش بەڵام پێ کیفی دۆری مەجازیە لێلوانی شرکەتم کرد یاڵم گرت ئیسەتر کار ئەنجامەوە یوجە فایدەکە فەزای مەجازی پاڵ و زەرەفرەکارە کە هەنش ئینەنە تاوی بەڕاستی بەعزە چێوە یاڵگیرینێ مەسەن سریە کلاسی ئاموزشیە شەنێ کە ئەستفادەی دروست و ڕێک و پێک چەنەشاکەیرە بەڕاستی فایدەشەن هەر جە فەزای تەریق و فەزای مەجازی بێ پاسانی ئەرێ وەڵام من ئیسە کارەکەچم هەر جەتەریک و فەزای مەجازیە مەسەن پێجم هەن کابرا سفارژمە و هەر سفارشێ بوو من ئەنجامژمە و کیانوش بی
خاصة خلاص شكر جنازة درامليش واقعا أن دراملشان كتابي يعني بشوكل كم كرينا يا يارمتيج بلينا بجوري و بأصلا بالبشتيو بوبل والله ئەڤڵۆ کە من فقط بەنوان و سەرگەرمی ئەنجامش دێنێ پاڵچەنە هەروەرە مشتریم پێیامێ دەرامەڵش خاصە ئەگەر بوو بەڵام چی منتەقنە فرە دەرامەڵش نییە ئیشار و ئەشار سفارژمە ئەروەڵا دەرامەڵشان خاصة خلاص شكر بمثل وأنا بزن بغير كاروس بافتنية كارانة تر خليكني أنجام ملاك كارانة تر هن علاقة وبتشوي وتري هنا براسي كلاسة وتر ملينا شيء والله کەلاسە کەمەلو بەڵام هەرکە کارێم نەبوو پێسەرگەرمی تەڕاحی ئەنجام ئەلبەتە تەڕاحی دۆری مەجازی لەوانیاڵیچ یەک دۆرە شرکەتم کرد تر ئیسەر ڕەحەتم تاو چهرە تەڕاحی کرد و هەرکەش فرە ترک هیچ کارێم نەبوو جارجارێک کلاش چنو واقعا دقاكي معنا امكانات فرفرة كماينة واقعيتي واكم زانمي بلام خاتون الدقايق هر بيسا ساڵە چی قەزیێ مەگزەریا ئی فەزای مەجازی واتە میوچە فایدەشە ئەنەکە بەڕاستی هەر یاگەی وەجە دنیای بینە تاوی سەر و کلاسەکانشە حسەی واسکەینەوە سەر و کلاسەکانش بینە نمونەش هەری خات و ئەفسانینە کە یانە وێشە نەجەتەری خو فەزای مەجازیە نەسری ئاموزشش دێنێ کە ڕۆ ئارۆ دەردەژمۆرا و جەنەزەر و درامە دیێنە واقعان دەستژنا گیفانە وێشنەوەم تاوە یاری بنەماڵەکە چشپی تەریقە بە جۆرەوە بڵوە نەقاشێکی فرەتەر چ حاڵ و هەوێەوە نەبی نەقاشی کیشی والله هەرکێتر حوسەڵەم بۆ مەزانواچ و کارێوەم نەبوو هیچ سەرگەرمیێم نەبوو ئەتر نەقاشی کیش چون علاقی فرەمان هەر بە گولالەی هەردۆران دەبستانیش علاقی فرەم بێ هەر کولەن نەقاشی مال بێ ئەتر ئیسە لەوانی شوون یارە دۆرەی مەجازی شرکەتم کرد تا ئێستا هیچ کەڵاسی حزوری نەلێن هەر مەجازی کولەن مەجازی بێن شركتهم كذا نسيت الراحة متاو تراحي شهرة كرو خاصة خلاشكو فقط الراحي شهرة مكرينة فعلا أري فعلا هر تراحي شهرة كرو تاد ما تبزانو تشجبو ده يا أخوة بويه بيدصل وجبه يا أخوة جرك ما إنشتت هنا برسو خاتونكي كهم صالو توني شي دقينا على فرتر هرمانة شاتشيش هنا بصوتو ملاشورو هنريره بعضی وشانی أري بعضی کلاش ناخیاتی کرا بعضی وشانی نمایندگی نه بفرض لوازم آرایشی ولا شعری والله فعالینه کم ترکسی هن بطالبو کار نکرو ده صوج بو خاتو أفسانة جيان إن شاء الله هربيوية بي تمندريجة بي وش حال ميكا وش بي يا أخوة ممنون سباسلكو ده صوج بي دەسڵوەش بۆ پێ سفرەیە ڕازناوێتەوە پێ بەرنامەکە مانی نەوینە دەسڵوەش بۆ یاخوا زەحمەت کێشابێ گەرەک ماینەیە چەنەڵ پەرسوونە دادمسی هەروت نان و چوپەچی پەیانەی ئەرێ وەڵاویم پەچوو یعنی هەر زەمانێکە شوولکەدەن تا بە ئارە وڵ شونکردن حتا بەڕواروی وێم پەتەن تری سەبێنێ واهینە نانەوە هەن وێمە پەچووتر من كيلاني مثلا باوي وإلى علم ديني كيلاني كاشا مثلا شكلي وتينش ما يرجوشيني بس هني أنا فرق كرا كيلاني هر محالي وهراماني تترجر كازمة لويشا من باسني مزان وشي كرو يرجوشي مزان ملوش انداد مستري بيسني وشي مكان كان الشاو إلى علم تصل بو يا أخلا ما شاء الله يعني وباكو بختو تميز دادا مصرية داد مصري والله نتشني كاكو شعري قصة كلمة ما شو وقت الزبان نساوا كم تنمال نسرو مصرية راز ما شو من أنا ما فكرني يا مزاي صاو ما منال نزاي أنا عساوي شنو يعني داد مصري شنو أي كلوشي ما هني دقون نروينا ك بتعودي وتعوشي كده كلوشي محلية كرمي كلوشي دوشاو شاكرمي وشكرو وانيلو حلانت جيت مشغوتشي وهنشي جيتشا أي والله جيت مشغوت وشي كرمي شكلمي وشي كرمي ونيمة في السمانية نيمة نعم أصلا نيمة في السيرين بنزلم باوي يعني وخانقة يعني فرفرة وشي يعني فرم مقوية يعني نيمة في سي نيمة زانمة جيت مشغوتشني وش كردي جيت مشغوت حرب صي خبل صي كيلانا
مەژگەکە شاکەرمێنەوە و پسەوە شاکەرمێ ماڵی دایرێ بەڵێ بەڵێ دەستڵەوەش بۆ یاخوا دیسان دەستوەش بێ چەنە مەکەر و یاخوا هەمیشە تەمەندرێژێ بێ چەندی کاکوشاری هەمیشە وەش تا بۆ زاوڵێ تا بێوەیە بە شەویستەکە بەرنامە وێمانێ دیسان ئامێمێ یانەی وەتەرجە یانەکە هۆرامانی ئینەمێ هەر پاسەکەم زاندێ دەگا نەروی و وارانێەوە فرەوە ژوارێ بەڵام کچێ و تون بێ فیسیەمێ و کوجیە وەرێ ڕەڵێ بێنمێ کە کاکوشیار ساحی و یانەیە داوەتێش کردی مێچوەری و ئامێمێ و سفری و ئەپی وەشیشە ڕازناوە پێ بەنامە وێمانە ئەی سفرەوەشە پێشکەش وشمە بۆ بەڕاستی خەڵک و دەگا نەروی خەڵکێ وەنێ مێمان نەواز بەڕاستی بە ساڵەتێنێ ئەسیلێنێ ئی سفرە وێمانە با بلمێ سەر و سفرەکە باس و سفرەکە کەرمێ خانمەوە کاکوشیاری زەحمەتی وەفرۆ فراوانش کێشان دەستوەش بێ شەنەمەکەرمێ کاکوشیاریان دەستاوەش بۆ یاخوا جەمێمان نەوازی تا فەرماودێ سەر و سفرەکە باسما پێکردێ وەگە قسەوە تا هەنە چەنی بینێرەکەما فەرماودێ ئێمەش خێرامای کەرمی جشمە کە زەحمەت تاکردن دەگا و نەروێنە ئی بەرنامە تا ڕێکتن ئێزهار و تەشەکوری و فێرەی تاکەرمێنێ ئی وەسیلەجەکە ناچی سەر و سفرەیە گرلەن دەگا وێماوە ئاردەن دەست ئەس جێمدا ئەوڵین چێشاکەینە کەیلانێنێ پیازی محلی وێما دروستکردێنێ شۆن یێرەینە وەزیێنێنێ درەخت و منتەقە وێمانێ ئایش هەنگونە سیاوڵێنێ پەنەش ماچمی هەچ کوشی ئۆلاچانە کەشکێنێ ئۆلان چەرینیش تقریبان شێڵانێنێ ئێنی جوان یێنێنێ دەیمێنی هیچ ساویێنێ و مروێنێ وشکی ماکردێنێ هیچ کەرە و سۆڵەکە و من منتەقە وێمانەوە حیوان وێما بدەستماردن شوێنی شەرە ئانەشەکی ڕۆگنارە جێ درەخت و ناری هێنارەکەمە ڕۆگنارەکەما گرتن و دەزانن هیچ دۆشا و توان وەش بێخوا بێمێ سەر و وەش بیا بێمێ سەر و هاچەند کە جناب فرە سنو ساڵە نیە سەرەوە فرە قەدیمی نیە نیواچمێ بەڵام هەر باسڵەژ نوێنجە تاتەڵ جەبابەل سەر و مێمانی و شەوانێکە دەگا نەروی نەبینێ ئاوەختە چی شانیانەرە پێ مێمانی دەگا نەروی ئەکسەریەتەن ئی هەچکوشی بێنێ و وەزی بێنێ و ئی وەسایی وستە شێڵانە و هەچکوشی و ئەرێمەوە وشکە خلاصی جێ دەگاومانە مەژگە بێنوی نمانیانەرە پێ مێمانی شەوێنێ شەوشرا ئێستراحەتەکەن تا شەوە تەمامێنێ کاکوشیار چەند ساڵن زەمانە تاکردێنە چەنی دادە مسریە تقریبا حدود و 45 ساڵان زەماوە نەماکردن چەنی خانە مسری ساراگەردێ یاخوا هەمیشە وەشتا بۆ کاکوشیار باس و زەمان و قەڵیمی ما پێکەرە وچ جەوەڵێ تۆن یا هەر زەمان و کە ئاوەختە دادە مسری واسێنە باس و ئاوەختە ما پێکەرە چەنی بیان وڵا دێتر ئۆسان ڕستم بێ لا ئێمە یەری چوار نەفەری لوێنێ یانە وێ مەسەڵن داواشکردنی وەختی داواشاکەشونە چند مدەت یێرێ دەڕوێ بیزڕێتە لوێنێ دەستماچکرێ و خلاسێ مانگە دوێ مانگە بەرن توول نەکەشێ بەرێ نماراش بڕێنێ و خلاسە ساڵێک کەلوکار گەرێنوی ئەتر بەرێنە هێزمێ ماپەرەکەرێنەوە مڵک ماپە نەگاڵێنێ و خلاسە تەڵانێن یێنمێنێ گیانی شیرین واکێشێنێ واقعان ئەتر شۆنێرە ئەگەر بەڵێ شادەوێ نەخێرێ داردێما ئاردەشما ئەتر ئارێنش بە سووار وەسەرێش کەرێنێ و بۆ جەوزێنە سەر وەسەرێنە و دەور و سەڵمیتری بەرێن یاوێ بەڕۆیانە و زەمای معمولاً ڕسم بێ ساوێ وەرگرێنی ماڵێنش پاتە قۆتەرۆژە دێنێ وەرێنێ خێرە دەوە شایانێنێ ئەتر مادام بەس دەوێن توانی نەوێنێ نا وڵا دێتر ساوی عادەوێتر زاین چەنی بیان ئەتە ئێڵ هەر کاکوشیار بەردەن یەک ساڵە هەرمانە شاکێت باو بیان یەک ساڵە هەرمانە مەکەرینە وەڵێ ئانەکە ژەنێکی بەس لا زەماڵ نەکەری ساڵێک ئەرێ ئاوەختە خەرەزی فرە دڵشە دەبێ هەرمانی فرە شاپەنەکە ڕەنگە نەتنی ساوی شەکۆی بۆ سەر دادە مستری فەقیر وڵات دڵم نێپۆتە وەشەمسی وە دیار سوورەتر ڕسم و زەمانیانەوێشە ماڵێ ماتە قۆسەرێژێتی ئاوەختەکە دە پێکایە تا چێش دە حیتر دەست وش شابژارێ دەسڵەوەش بۆ یاخوا مەمنون
عزيزة إنامي لا زاولكو نروينا مدرسة عماني و كم تعرفوا زبينا قصيج مكرا عين واشكاني قصي مكرا كي رفوزة بينا تعيسة عفي حيش كده رفوزة ما بو دجمن رفوزة بو يبقى قردي مع برندين مي باش تصري مع كل دهاتك كل دقاكي تمي قرترة تمي وفرزري في قرترة أختار من إنامي اللي دقاكينا وإذا الله وشلاني كي عوراشا والله مني جاورا ما كم تعدوين تاهنه قبل ما بيانش كيش لمينش هنا هیچ کم مزاین چی نشان نه اسم زاین چیش کرمی زاولا آج ده چیش کرمی علو تا پیسا کردی بو کرمی بزاین کسی دونوشه لمینشه می پیانش کردی ما خاص جایسه آج ده چیش کرمی دیسان لباس کردی لباس و معنی ظریف کردی نخاص آفرین بلام با والله آنه خو حافظی کرمی جبینه رو شوی سکام خو حافظی کرمی تخمر خو حافظی نکردن اشتا ایسا پم واجد بزانو نروی وشا ما شاء الله توشلني ما شاء الله كلاس وشنو يعني جوار كلاس جوارني فري نعمل تش انا وشلاني سونيا سونيا انا كلاس جوار انا عفرين جبو شعري هرام يمزاني لا تا تو خويا مزاني لا حش كم تشعري هرام يمزانو دالو بدال شما مزان دكركا اینه مشو کلاس هرامی شب ببینی میره شعری هرامی چی نبره با حال فارسیه که وندی ده تجارب خنده مخودی و بابزم چیش کن شعری هرامی مزنده قال ما دي شعری هرامی حفظ کرده و تفهمانی و فیلم بردایی تاکرمی اره واش دي بالي ام حنجنا ينتظمشوا واش دي بالي تما كبرشيه بينا روشا ويسكا فروشا بالو إزاولانه ببرنامج مع كوتاي بارميو هشتابو صيفة ما ببرنامج مع كوتاي بارميو خو حافظ تاعنا كرمي خو حافظ